بیر و باوەڕم دەربارەی خولەکە سەرتا هیچ باوەڕم نەدەکرد کە خولەکە بگەمە ئەو ئاستەی، یعنی حسم دەکرد شتەکە کەمە خەیاڵیە، بەس الحەمدوللا کە بەشداریم کرد و هەنگاوەکان لەگەڵ مامۆستاکانم بەردەوام بووم، الحەمدوللا گەشتمە ئەو ئاستەی باوەڕەکە بۆ شتێکی ڕاستی خەیاڵەکە نەما. و دەربارەی سوودی وانەکان تەندروستی مێشک و لاشە زۆر سوودم لێ وەرگرتیە و زۆر هاوکاری کردیمە لە ژیان، کە هەرچی خواردنی خراپە تەرکمان کردیە، شەکرمان تەرک کردیە، خواردنی مارکێتمان تەرک کردیە، خواردنی دەرێمان تەرک کردیە. الحەمدوللا زۆر سوودم لێ بینیە، هەم لە جەستەم هەم لە مێشکمان. ماشەڵڵا ستافی خولەکە زۆر لەگەڵمان ماندینە، زۆر هاوکارمانن. سەرتا کە تەماشەم دەکرد و کە تازە هاتبوومە ناو گروپەکەی، یان دەبی هۆکارێک بی کە بۆ شێوەی لەگەڵمان خۆیان ماندی بکەن، یعنی بۆ شێوازە جوانەی، بەس کە زیاتر تێکەڵی بووم و زیاتر شتەکانم بینیم، یعنی بینیم هەدەفەکی زۆر گەورە لە پشتەوە ئەو ستافە جوانەی هەیە کە ئامانجێکی گەورەیان هەیە کە بتوانن تاکەچی پەروەردە بکەن و پێ بگەێنن کە ئاسانکاری لە ژیانیان ڕووبدا. و پێشنیارشم لە بۆ ستافەکەی، یعنی هیوادارم هەروە بەردەوام بن، هەروە بەجوانی کار بکەن. ماشەڵڵایان لێبی، خی گەورە ئیشیان لە بۆ ئاسان بکە، خێریان لە بۆ بنووسی ئینشاءڵڵا بفتە توێشی قیامەتیان. و بنسبت سنج ڕاکێش، یعنی کەمە ڕاهێنان زۆر سنج ڕاکێش بە لەکنم، ڕاهێنانی ژمارەکان بووم و کە زۆر تایبەت بوو لەکنم، شتێکی زۆر نوێ بوو لەکنم و خێرا بسنیش کە بە هیچ شێوازێک نەمکرد بوو. الحەمدوللا دەستان خۆش بی، زۆر لەگەڵمان ماندینە، زۆر دڵم خۆشە کە لەگەڵ ئاوات ئەکادمی بەشدارم کردیە لە بۆ یەکەم جار. هەست دەکەم کە دەمێ زیاتر لە خولەکان کە بەشداری بکەم.